کێشە و گرفتی پردە ئاسنینەکانی ئیدارەی سۆران کۆتاییان نایەت. ئەمڕۆ پردی کاولۆکان شکا، بەڵام پردی گەلیان لە شوێنیدا کردوتەوە بۆی هاتو چۆن نەوەستێت. لە کەرکووک داوا کرا کە هاوشێوەی هەرێمی کوردستان سزای لە سێدارەدان نەمێنێت. سڵاوتان لێبێت. ئیدارەی سربەخۆی سۆران خەریکی ماستەرپلانی گەشتیاریە و چاوی لەوەیە کێشەی ڕێگاوبانیش چارەسەر بکات. بەڵام ئەمڕۆ لەپەر چەند پلێتێکی پردی کاولۆکان ڕێگەی ڕواندز سۆران داکەتن و ئیشەکانی دواخست. ئەمڕۆ شەممە چەند پلێتێکی پردی گەورەی کاولۆکان لە ڕواندز داکەوتن بەهۆی شەوە ڕێگاکە داخرا. پەیامنێری 1964 چووە سەر پردەکە و ئەڵێت لە ناو قەدەوە ڕاگر و چەند پلێتێکی پردەکە شکاون پێویستیشیان بەگۆڕینە. لای خۆشیەوە خوسرە و سادق بەڕێوەبەری گشتی چاکردن و پاراستنی ڕێگاوبانی ئیدارەی سۆران بە 1964 وێت ئەو جۆرە پلێتانە لە سۆران دەست ناکەون داوایان کردووە لە هەولێر بۆیان بێنن بۆیە چاکردنەوەی پردەکە ئەکەوێتە سبەینێ. هەر ئەم وەز ئەشوای کرد لە لایەن ئیدارەی سربەخۆی سۆرانەوە بڕیار بدرێت کارەکانی ناوگەلی عەلیبەک ڕابگیرێن کە ئێستا پرۆژەی لێجێبەجێ ئەکرێت تاکو کێشەی پردی کاولۆکان چارەسەر ئەکرێت بۆیە ڕێگەی گەلی عەلیبەجیش کرایەوە کە بەهۆی کارکردن تیایدا داخرابوو. چالاکوانان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە پارێزگای کەرکووک داواکەن هاوشێوەی هەرێمی کوردستان لە عێراقی سزایی لە سێدارەدان ڕابگیرێ چیتر جێبەجێ نەکرێت. چالاکوانانی کەرکووک ئەمڕۆ لە باخسەی شەید مارف بەرزنجی گرتبوونەوە. چێنەر سیروان یەکێک لە چالاکوانەکان بە 1964 وێت بەداخەوە لەم دوو ساڵە ئامارەکان لە هەڵکشاندایە مەبەستی ئامارەکانی لە سێدارەدان. ئامارەکان بۆ لە 32 بەرز بۆتەوە. خۆشبەختانەش بڕیاری لە سێدارەدان لە هەرێمی کوردستان جێبەجێ ناکرێت بەڵام لە عێراق جێبەجێ ئەکرێت بۆیە داوا دەکەین نەمێنێت. کاروان عەبدوڕەحمانیش کە ڕێخەری گردبوونەوەکە بوو بە 1964 وت لە ساڵی 2024ەوە لە وڵاتانەی بڕیارەکەیان جێبەجێ نەکردووە 1518 کەس لە سێدارە دراون. ئەو ژمارەیە بە بەراورد با ساڵی 2023 لە 132 بەرز بۆتەوە کە 1153 کەس بوون. بە قسەی کەشناسی عێراق بێت سبەی یەکشەممە چاوەڕوانیەکان کۆتایی دێت و یەکەم بارانی ئەم ساڵ دەبارێت. دەستەی کەشناسی عێراق ڕایگەیاند خۆتان حازرکەن سبەی یەکشەممە باران ئەبارێت کە هەورە تریشقەشی لەگەڵدا دەبێت بەڵام ئەڵێ مەترسێن. هەروەها ئاماژە بەوە ئەکەن پێشبینیەکانی کەشوهەوا وەهایە یەکشەممە نمەبارانێکی سووک تامام ناوەند ئەبارێت و هەورە تریشقەشی لەگەڵدایە پێ ئەچێت دەمدەمە بیکاتە لێزمە بارانیش. ئەماش لە هەندێک ناوچەی کوردستان هەروەها ئەو خەبەرە خۆشەشیان داوەکە بارانبارینەکە پێ ئەچێت تا نیوەڕۆی ڕۆژی دووشەمەش بەردەوام بێت. ئەگەر پێشبینیەکانی دەستەی کەش و هەوای عێراق تەواو دەربچێت وەکو خۆی دەربچێت ئەوە سەرەتایی وەرزی نوێی بارانبارین دەست پێ ئەکات و خوا ڕەحم بکات عێراق و هەرێمی کوردستان لە وشکە ساڵی و نەبوونی باران دەربازیان بێت. لە حەسارەکانی مەیدانی ئاژەڵانی حاجیاوە گوێرەکەیەک واتە گۆلچێک بەهۆی ئەوەی قاچێکی زیادی لەسەر شانیەوە هەیە سەرنجی هاوڵاتیانی ڕاکێشاوە. خدر ڕەسوڵ خاوەنی گوێرەکە پێنج قاچەکەیە بە 1964 وێت گوێرەکە کە لە مەیدانی ئاژەڵانی حاجیاوە دەڕۆژێکە کڕیومە لەبەرەوەی قاچێکی زیادی لەسەر شانی هاتووە و پێم جوان بوو و لە لای ئەویش دەگمەنە دەشڵێت 1 ملیۆن دینارم پێداوە بە هەر کەسێک بیفرۆشم بەو مەرجە پێی ئەدەم کە دەستکاری قاچەکەی نەکات لەبەر ئەوەی کاری خوددایە و هیچ کێشەیەکی تەندروستی بۆ گوێرەکە کە دروست نەکردووە. بە دەستکاریکردنی ئەوە قسەی خدراڵێ ڕەنگە مەترسی لەسەر گیانی دروست ببێت. خاوەن گوێرەکە کە دەشڵێت وەکو گوێرەکەکانی تر دەڕوات و بازەدات و بگرە بە گوێرەکەکانی تریش هەڵناکات بەبێ ئەوان هەڵناکات و شەڕیشیان لەگەڵ ئەکات. تەندروستیشی زۆر باشە و بەپێی ئەو ئەزمونەی لە کڕین و فرۆشتنی ئاژەڵان هەیەی دەڵێت یەک نمونەی هاوشێوەم بینیوە ئەم دیمەنانە زۆر بە دەگمەن ڕوو ئەدەن. سەرنجتان بۆ بابەتێک ڕائچێشم بۆ هەواڵێک ڕائچێشم کە تایبەتە بە پۆستەری کاندیدان دیارە لێرەش لە هەرێمی کوردستان هەروەها لە
شوێنەکانی دیکەش زۆر جاران داچەقاندن و باڵێندانانی پۆستەری کاندیدان کێشە و گرفتی لە ڕووی خزمەت گوزاری دروست کردووە بە تایبەتیش کە لە شوێنە گشتیەکاندا ئەندرێن. ئەمڕۆ لە کەرکووک تیمەکانی شارەوانی بە دوواداچوونیان کردووە ئەبینن کە ژمارەیەکی زۆری پۆستەری کاندیدان لەسەر تۆڕی ئاوی خواردنەوەی ماڵان داچەقێنراون. ئەمە ژیانی بە تۆڕەکە گەیاندووە بۆیە داوایان کردووە کە چیتر ئەو کارە دووبارە نەبێتەوە. پێشتر هەریەک لە شارەوانی یاخود هاتوچۆ و لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە ڕێنمایی خۆیان بڵاو کردوتەوە تکایە ئەو پۆستەرانەی کە دا ئەندرێن با لە شوێنێک نەبن زیانی بۆ هاوڵاتیان بۆ شۆفێران بۆ با بڵێن بەگشتی زیانیان هەبێت. پێویستە تیمەکانیش ئەو تیمانەی کە کاری چەقاندن و دانانی پۆستەرەکانەکەن ئەو ڕێنماییانە لە بەرچاو بگرن بۆ ئەوەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بە سەلامەتی و بە بێزیان بۆ خەڵکی بەگشتی تێپەڕێت. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.